بارزان بۆ دوا مەنزڵگای مامۆستا ئاڤێستا و لە شارەی بابان ئەمڕۆ ڕووداوێکی هاتوچۆ ڕوویدا و کەسێک گیانی لەدەستدا. سڵاوتان لەبێت. تەرمی مامۆستا ئاڤێستا کە شەوی ڕابردوو کتوپڕ دەرکەوت و نادیارەکەی پاش 8 مانگ ئاشکرا بوو بەرەو بارزان بەڕێکرا و بە خاک سپێردرا. سەید یوسفی باوکیشی دیار بوو ئازارێکی زۆری هەبوو، بەڵام بە 1964 وت هەستێکی خۆشی هەیە کە تەرمی کچەکەیان دۆزیوەتەوە. شەوی ڕابردوو تەرمی مامۆستا ئاڤێستای تەمەن 27 ساڵ دۆزرایەوە. بەیانی ئەمڕۆژ تەرمەکەی لە مزگەوتی حاجی سابیر گەردی هەولێر نوێژی لەسەرکرا و بەرەو دەڤەری بارزان بەڕێکرا. سەید یوسفی باوکی ئاڤێستا قسەی بۆ مایکی 1964 کرد و دەڵێت هەستێکی خۆشم هەیە کە بە فەزڵی خوای گەورە تەرمی کچەکەمان دۆزیوەتەوە. سوپاسی هەموو خەڵکی کوردستانی کرد کە لەو ماوەیە هاوخەمیان دەربڕیوە وتی ئومێد دەکەم خوا خەمیان نەداتێ. مامۆستا ئاڤێستای تەمەن 27 ساڵ ڕۆژی 5 چواری 2025 کەوتە ناو ڕووباری تەنگاتور لە قەزای مێرگە سوور و دوای زیاتر لە 250 ڕۆژ دوێنێ تەرمەکەی لە زێ قەندیل دۆزرایەوە. یەکەم ڕووداوی هاتوچۆ لە شەقامی 100 مەتری سلێمانی ڕوویدا. دوو تانکەر پێکیاندادا و یەکێک لە شۆفێری تانکەرەکان گیانی لەدەستدا. دوو هەفتەیە بشێکی شەقامی 100 مەتری سلێمانی کراوەتەوە. ئەمڕۆژ دوو تانکەر لەسەر شەقامەکە خۆیان بە یەکدا کێشا. پەیامنەری 1964 بەسەر ڕووداوەکەدا کەوتووە و دەڵێت یەکێک لە شۆفێرەکان گیانی لەدەستدا کە تەمەنی 21 ساڵە و لە ناو تانکەرەکە گیری خواردەبوو. زیانی زۆریش بەر هەردوو تانکەرەکە کەوتووە. شۆفێرەکە ناوی عەبدوڵڵا ڕەشیدە و خەڵکی ناحیەی شۆڕشە. چەند ڕۆژێک بوو بەهۆی لافاوەکەوە باری بار نەکردبوو. هاوڕێیەکی ئەو شۆفێرەش بە 1964 وت عەبدوڵڵا کوڕێکی باش بوو. ژنێکی لە خنکان لە ناحیەی شۆڕش ڕزگار کرد لە کاتی لافاوەکە، بەڵام ئەمڕۆ بەیانی هاتبووە سەرکار و تووشی ڕووداو بوو. گیانی سپارد. ڕۆژی 2/12/2025 هەردوو سایدی سەرکی قۆناغی یەکەمی شەقامی 100 مەتری سلێمانی کرایەوە. ئەگەرچی پرۆژەکە بە تەواوەتی نەکراوەتەوە و تەواو نەبووە، بەڵام بۆ کەمکردنەوەی قەرەباڵغی خراوەتە خزمەتی شۆفێران. زیاتر لە 100 قوتابی لە گەڕەکی بەفری قەندیلی کۆیە بە ڕێگایەکدا دەچن بۆ قوتابخانە کە ڕێگای ئاوەڕۆی گەڕەکەکە و پردێکی بچووکی بەسەرەوەیە. لە هەر ئان و ساتێک باران ببارێت پردەکە غەرق دەبێت. ئەمەش ترسی لای کەسوکاری خوێندکارەکان لە کاتی باران و لافاو زیاد کردووە. کەسوکارێکی خوێندکارێکیش دەڵێت ڕێگاکە نەک تەنیا بۆ منداڵە بچووکەکان بەڵکو بۆ هاتوچۆی گەورەکانیش مەترسیدارە. مەولود هاوار کەسوکاری خوێندکارەوە بە 1964 وت ئەم ڕێگایە وەک ڕێگای گشتی لێ هاتووە و جگەلەوەی خوێندکارێکی زۆری ڕۆژانە هاتوچۆی پەدا دەکەن و تەمەنیان بچووکە خەڵکی هەردوو گەڕەکیش بەکاری دەهێنن. لە کاتی باران و لافاو مەترسی جددی لە سەرگیانی خوێندکاران دروست دەکات و داوا دەکەین پێش ئەوەی کارە ساتێک ڕووبدات چارەسەری ئەم ڕێگایە بکەن و ئاوەڕۆی سندوقی بۆ دروست بکەن. ئەو کێشەمان بردە لای ئەندازیار محەممەد میرحاج سەرۆکی شارەوانی کۆیە و ئەو بە 1964 وت ئاوەڕۆی سندوقی بۆ ئەم شوێنە زۆر پێویستە و دەرخستە و داواکاریمان بۆ پڕکردوێتەوە و ڕەزامەندی هاتووەتەوە. تەنیا ماوە پارەمان بۆ خەرج بکرێت و دەست بە دروستکردنی بکەین. هەر ئۆتۆمبیلێکی هەولێر سیستەمەکەی کرابێتە غاز پشکنینی بۆ ناکرێت ئەگەر پشتگیری سەلامەتی و دڵنیایی کۆمپانیای دروستکەری سیستەمی پێ نەبێت. ئەو تاکسیش کە ڕۆژی هێنی لە ناو تونێلی پیرمان وەرگەڕا و دوایی گڕیگرت تابلۆی ژمارەی بەخدا بووە. بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر ڕوونی کردەوە. ئەو ئۆتۆمبیلەی کاژمێردە و 45 خولەکی بەیانی ڕۆژی هێنی 12/12/2025 لە ناو تونێلی پیرمان کۆنتڕۆلی لەدەستدا و وەرگەڕا و گڕیگرت لە جۆری تاکسی بوو و تابلۆکەی ژمارەی بەخدا بووە نەک ژمارەی هەولێر. چونکە وەک هاتوچۆ ڕوونی دەکاتەوە لە پشکنینی PVI هەولێر هەر ئۆتۆمبیلێکی ژمارە هەولێر سیستەمەکەی کرابێت بە غاز پشکنینی بۆ ناکرێت ئەگەر پشتگیری سەلامەتی و دڵنیایی کۆمپانیای دروستکەری سیستەمی غازی پێنەبێت. بەهۆی ئەو ڕووداوە کە ڕۆژی هێنی لە تونێلی پیرمان ڕوویدا کەسێک گیانی لەدەستدا و کەسێکی دیکەش بریندار بوو کە برایی یەک بوون. بالا بەڕێزان سەنشتان بۆ هەواڵێکی تر ڕاکێشم لە ماڵپەڕی 1964 ئەویش ئەوەیە کە بازاری سپی هەولێر ئەمڕۆ ڕێکخرایەوە و شارەوانی هەولێر بۆ لابردنی ئاستەنگیەکانی سەر جادەی و ناو بازاڕەکە ئەمڕۆ لیژنێکیان پێکێناوە لە شارەوانی و ئەوە بە هاوکاری پۆلیس ڕۆشتونەتە ناو بازاڕەکە و سەرجەم شۆستەکانیان پاکردوێتەوە لەو ئەشیا زیادانەی کە لەسەر شەقامەکە بۆ توانیویانە ناو بازاڕەکە ڕێک بخەنەوە شۆستەکان پاک بکەنە لەو زیادە ڕۆیانە هەیە و شارەوانی ئاگاداری دوکاندارەکە دەکاتەوە کە دەبێت زبل و خاشاکەکانیان لەو شوێنانە فڕە بدەن، ناکرێت لە هەموو شوێنێک زبل و خاشاکەکانیان فڕە بدەن، دەبێت هەمووی کۆکرێتەوە لەو شوێنە فڕە بدرێت کە بۆیان دیاری کراوە. هەچ دوکاندارێکیش پابەندی ڕێنمایەکان نەبێت تووشی سزا دەبێت. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.